لا برنامج شوێن پەنجا ئەم جارە باز لە کاریگەری مادە کحولیەکان لەسەر چی جۆر و شێوازی تاوانەکان و لەسەر شوفێران و لێخوڕنی ئۆتۆمبیل دەکەین. لەم بەرنامە ئەوەتان پێنیشان دێن وەزارەتی ناوەخۆ چی کردووە بۆ کۆنتڕۆلکردنی ئەم دیاردەیە، هاوکاتیش لە ئەنجامی ئەم هەڵەیە کە شوفێران بەتایبەت دەیکەن چ جۆرە تاوانێک دروست دەبێت و ڕوودات. لەم بەرنامە چیرۆکی تایبەت هەیە ئەوانەی کە کەوتوێتە ژێر کاریگەری ئەم مادە کحولیانە تووشی چی بووینە و چارەنووسیان چی بەسەر هاتووە. ئیدی بەرنامە شوێن پەنجا مەترسیەکانی لێخوڕین و شۆفێریکردن لە ژێر کاریگەری مادە کحولیەکان باز دەکات. ئەو مەترسیانە زۆر جار تاوانی جۆرا و زۆری لێ دروست دەبێت. بەشێک لە تاوانەکان ڕووداوی گەورە و قوربانی و گیانی لێ دەکەوێتەوە. لەو کاتانەی مەستی و بێهۆشی زاڵ دەبێت بەسەر بەهێزی مرۆڤ، هەموو ڕووداوێکی ناخۆش و مەترسیدار چاوەڕوانت دەبێت. لەم بەرنامە با دوواداچوون و بوونکۆڵکاری بۆ ئەو دیاردە مەترسیدارە نایاساییە دەکەین و با چیرۆکی بەشێک لە قوربانیان دەست پێ دەکەین. سەرەتای بەرنامەی شوێن پەنجا دەچینە بەشی گرتوخانەی گواستنەوەی کاتی پۆلیسی هەولێر. لەم زیندانیا سەدان تۆمەتبار بەندکراون کە تاوانی زۆرا و زۆریان کردووە. زیندان وەک گۆڕستانێک وایە کە بە زیندوێتی تێدا دەنێژن و ئەمەش لە ئەنجامی هەڵەی مرۆڤەکان خۆیان هۆکاری ئەو گۆڕستانن کە بەدەستی خۆیان بۆتە چارەنووسیان. لێرە لەگەڵ وتەبێژی پۆلیسی هەولێر و بەڕێبەری گرتوخانەی کاتی گواستنەوەی هەولێر چەند بەندکراوێک دەبینین کە بەهۆی کاریگەری بەکارهێنانی مادەی کحولی و مەزبوون بە تاوانی زۆرا زۆر کەوتونەتە زیندان. بەرەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر 4 تۆمەتبار لە گرتوخانەی کاتی گواستنەوەی هەولێر ئەمانە دەستگیر کراون لە ئەنجامی چی؟ لە ئەنجامی کاریگەری خراپ بەکارهێنانی مادە کحولیەکان لە ژێر کاریگەری مادە کحولیەکان. ئەم 4 تۆمەتبارە تاوانی زۆرا و زۆریان ئەنجامدایە. تاوانەکان بریتین لە کوشتن، تێکدان و سوتاندن و 23 و 24 هاتوچۆ کە ئەمە بەتایبەت 24 قورسە. ئەم جۆرە تاوانانە لە ئەنجامی چ؟ ئەو کەسە ئەو هاوڵاتیە خۆی مەز دەکات بە بەکارهێنانی مەینۆشی و مادەی کحولی کە سەرخۆش دەبێت و مەز دەبێت. ئیدی ئەمە بە ئاگا نامینێت. تووشی چی دەبێت؟ تووشی تاوان دەبێت لە ئەنجامدا چارەنووسی دەکەوێتە زیندان. ئەمانە دوانیان خەڵکی خواروی عێراقن، یەکیان خەڵکی سووریایە، ئەوی تریشیان خەڵکی هەرێمی کوردستانە. ئەمانە لە 4 تاوانی زۆرا زۆر لە ئەنجامی بەکارهێنانی مادە کحولیەکان. ئێمە لە بەرنامەی شوێن پەنجا بە چیرۆکی ئەم تۆمەتبارانە دەست پێ دەکەین کە زۆر جار وەزارەتی ناوەخۆ، دام دەستگا ئەمنیەکان، ئاسایش، پۆلیس، هەنی هەرچی دامەزراوەی ئەمنی هەیە و لە بەپێی ڕێنماییەکانی بەتایبەت پۆلیسی هاتچۆش دەڵێن شۆفێران پێویستە لە کاتی لێخوڕنی ئۆتۆمبیل دوورکەونەوە لە بەکارهێنانی مادەی کحولی، سەرخۆش و مەز نەبن بۆ ئەوی تووشی تاوان نەبن وەکو ئەم دوانە کە 23 بەتایبەت 24 قورسە. و لە ئەنجامی ئەم بەکارهێنانی مەینۆشی و سەرخۆشی و مەزبوونال تووشی تاوانی لەم شوێ دەبن و چارەنووسە دەبێتە زیندان. ئێمە لەم بەرنامە وردەکاری باز دەکەین سزای ئەو کەسانە چییە و ڕێنمایی و یاساکان چین
و ئەو کەسانەی کە بەم شێوازە مادەی کوحولی بەکاردێنن پۆلیسی هاتچۆ چۆن لێپرسنەوە دەکات لە کاتی تاوان پۆلیسی هەولێر چۆن لێپرسنەوە دەکات و یاسا چی دەڵێت وردەکاریەکان تۆزێک زەحمەت و سەختن بەڵام ئەم بەرنامەی بۆ ئەوەیە ئێوەی هاوڵاتیان خۆتان بە دوور بکردن پارێزراو بن وردەکاریەکەشی پۆلیسی هاتچۆ لە پۆلیسی هەولێر لەبارەی تاوانەکانیان و شێوازی ئەنجامدانی تاوانەکانیان دەخێنە ڕوو. بەڕێبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر دەستگیرکردنیان بەم هۆکارانە ڕادەگەێنێت. ئەو چوار تۆمەتبارەی هەروەکو لە پێش ساوتاندا دیارە بەپێی بڕیارەکانی بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی هەولێر هەر یەکە و بە مادەیەکی جیاواز هەر یەکە و بە تاوانێکی جیاواز ڕاجیراون لە بەشی گرتن و گواستنەوەی هەولێر بەڵام دەمەوێت ئاماژە بۆی بکەم هەر یەکە و ڕاستە بە تاوانێک و بە مادەیەکی جیاوازن بەڵام هەر چواریان لە ژێر کاریگەری بەکارهێنانی مادە کوحولیەکان بوونە تۆمەتباری دووەمیشیان دەتوانم بڵێن بەکارهێنانی مادەی کوحول شوفێری کردووە و هەروەها ئەگەر بینە سەر تۆمەتباری سێم تۆمەت بە ئەو تۆمەتباریان لە ژێر بەکارهێنانی مادەی کوحولی هەستاوە بە سوستاندنی تێکدانی دوکانی هاوڕێیەشی بە بیانووی ئەوەی کە کێشەی لەگەڵ هەبووە هەستاوە خۆی مەست کردووە چۆتە سەر دوکانەکە و دوکانەکەی لێ سوستاندووە. تۆمەتباری چوارەمیش بە هەمان شێوە کێشەی هەبووە لەگەڵ کەسێک هەستاوە خۆی مەست کردووە مادەی کوحولی بەکارهێناوە و هەروەها هاوڵاتەکەی کوشتووە. ئێستا هەر چواریان بەپێی هەرێکە و بە مادەی جیا بەپێی بڕیارەکانی بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی هەولێر ڕاجیراون. ئێمە هەموو کات هۆشداریمە یاخود دەتوانم بڵێم ڕێنمایی ئێمە و هەروەها ڕێنمایی بەڕێبەراتی پۆلیسی هاتوچۆی هەولێریش ئەوە بووە کە شوفێران ئەگەر لەوانەوە دەست پێ بکەن شوفێران ناکرێت لە ژێر کاریگەری مادەی کوحول و یاخود مادەی هۆشبەر شوفێری بکەن لەبەرەوەی دوو تاوان دروست دەبێت لەوە ئەو کاتێک کە تاوانی هاتوچۆ ئەنجام دەدەن لە هەمان کاتدا مادەیەکیشان لەسەر دەکرێتەوە بە مادەی 386 لە ژێر کاریگەری بەکارهێنانی مادەی کوحولی ڕادەژیرێن و هەروەها هاوڵاتیەکانی دیکەش ئەوەی پێویستن باسی ئەوی ناکەین تەنیا شوفێری ئەوانی کەش بە هەمان شێوەگەر کێشێکیان هەبی پێویست ناکات لەو کاتەدا پەنا بنە بەر بەکارهێنانی مادەی کوحول و مادەی هۆشبەر بۆ ئەوەی کێشەکانی خۆیان یەکلا بکەنەوە پێویستە دوور بن لە بەکارهێنانی مادەی کوحول و مادەی هۆشبەر بۆ ئەوەی کێشەکە و هەروەها مادەکە و هەروەها بابەتەکەشان لەسەر قورستر نەکرێت. بەندکراوەکان بۆ شوێن 50 چیرۆکی پەشیمانی و ئەو هەڵەی کردویانە دەجێڕنەوە. قاعد مع اصدقائي بعنكاوه بصديقي كنا جاي نشرب من العنكاوه بوون لە ماڵی هاوڕەکەم دانیشت بووین مەشروبمان دەخواردەوە دوای ئەوە کاتژمێر یەکونی و هەستان بگەڕێمەوە بۆ ماڵ گەیشتمە ڕێگای 100 مەتری نزیک لەنگا تەکسێک بەرامبەرم هات و منیش ئاگام لە خۆنەوە بوو لێمدا یەکسەر تەکسەکە سوڕا و کەوتە سەر کەسێک کە لێوی دانیشت بوو پاشان وەستام و ئاسایش پۆلیس هات ئەو کەسێک کە کەوتە ژێر تەکسەکە بردیان بۆ نەخۆشخانە دوای یەک کاتژمێر گیان لێدەستدا پاشان خۆم ڕادستی پۆلیس کرد. بقى تقريبا ساعة بالمستشفى ولا ساعة فارق الحياة توفى جت الشرطة سلمت نفسي بالشرطة. ئێمە لە ناو بەڕێبەراتی پۆلیسی هاتچۆی پارێزگای هەولێرین ئەمە لەگەڵ ئەم هێزە تایبەتین ئەم هێزە تایبەتە سەر بە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئێمە پێشەوەی باسی ئەرچی ئەم هێزە بکەین بەیانی لە هەندێک شوێن بووین لە زیندانی گرتوخانە لەم بەرنامە ئاماژەوان پێدا زیندانیان ئەوانەی کە بەهۆی بەکارهێنان یان لە ژێر کاریگەری مادەی کوحولی مەینۆشی تووشی چ کارەساتێک بووین و زیندان چارەنووسیان بووە. لەوێ تەواو بووین هاتوین لە ماوەی 24 کاتژمێر لەگەڵ ئەم هێزە تایبەتانە ئەم تیمە تایبەتانە کە ئەمانە هۆبەی ئامێری پشکنینی مەینۆشین باشە ئەمانە زۆر زاپیان دەگوترێت هێزی مادە هۆشبەرەکان مادە کوحولی چونکە ئەمانە لە شەقامەکان لە درنگانی شەو دەردەکەون باشە ئەمە بە ڕۆژ نابینرێن ئەمە تەنها
لە شەوان دەردەکەون شوێنەکانیشیان دیار نین بۆ ئەوەی چاودێری شەقام بکەن بۆ ئەوەی هاوڵاتیان بپارێزن بە تایبەت شوفێران بۆ ئەوەی چ بکەن تووشی کارەسات نەبن لە بواری هاتووە بۆیە ئەم شەو لەگەڵ ئەم هێزە تایبەتانەین چاودێری شەقام وە ڕێگاکان دەکەین با بزانین شۆفێران تا چەند پابەندی ڕێنمایی یاساکانی پۆلیسی هاتووە وەزارەتی ناوەخۆن بۆ ئەوەی لە کاتی شۆفێری مەست نەبن شۆفێر نابێت لێخۆڕین بکات ئەگەر مادەی کحولی مەینۆشی بەکاربێنێت و مەست بێت لێپرسینەوە دەکرێت لێپرسینەوەکان نیشان دەدەن بە وردی وا سزاکان چییە و ئەو لێپرسینەوانە ئەو شەو نخوونی ماندوێتی ئەم تیمانە دەیکەن کە حکومەت دەیکات ئەو هەموو خەرجی و ئەو ئامێر و ئەو ئۆتۆمبیل و ئەو هەموو هێزە بۆ چییە بۆ تۆی هاوڵاتی تا پارێزراوە بێت ئەمە لە خەمی ئێوەدان ئەو خەمەی کە ئەمانە هەڵیان گرتووە لەم بەرنامە بینەر بوو سەبارەت بەم هەوڵانە لا درێنگانێکی شەو لەگەڵ ئەو مەفرەزە و تیمە تایبەتانە دەردەچین و بە دوواداچوون دەکەین دەمانەوێت بزانین چێن ئەوانەی پابەندی یاسانین و ئەو دیاردەیەش لا چ ئاستێکدایە بس انفخ على الجهاز بقوة انفخ هو السطح باستوديو درتوا طبعا رجاء قانوني 0.0 حتى 0.0 مسموحة او 0.0 باستوديو درتوا كواتا ئەوە مخالفەیەکی کردیا ئەمە ئێستا وەستەچی دەکەن ئەوە ئەو شۆفێرەی کە بەرە جەنابی مقەدەم کە ڕایگرت ئەمە لە ڕێگە هەر ڕاوەستایە و ئیدی دەویست بڕوە و خۆی مەست کردووە بە بەکارهێنانی مادەی کحولی ئەمە زۆرێکە لە زۆرەکانی مەشروب ئەمە دەستی بەسدا ژیراوە ئەمە سەرەتا گوتی من نەمخواردتەوە ئینکاری کرد بەڵام ئەوەی کە گرینگە ئەم ئامێرانە کە ئامێری پێشکەوتون ئەمە دادپەروەرانەیە پشکنین دەکرێت پێت دەڵێت کە ڕاستەکەی یان ئەوەیە کە خۆت دەخێ هەڵە گویا لە پشکنەکە چ دەرچوو کاک بقەدەم کاگالان هەر کاتە کە زانیمان شۆفێرە خواریتەوە ڕێژەکەشی زۆرە ئەمە ناتوانانی سارەکەی بدەینەوە ئیلا دەبی سارەکەی بینە بارەگە حەجزی بکەین هەتا سبینێ دێتەوە سەر خۆی بەڵێ بەڵێ ئەو ئێستا دەستە مەحجوزات ئەوەی حەجز دەکەین حکومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی ناوەخۆ چەندین هەوڵی گرنگی داوە لە دابینکردنی ئامێر و کەلوپەل و تەکنۆلۆژیای پێشکەوتوو و سەردەمی دامەزراندنی تیمێکی تایبەتی مەینۆشی و ڕێگری لە دیاردەی مادە کحولیەکان لەلایەن شوفێران کە ئەنجام دەدرێت. ئەمە لێستا لا درەنگانی شەو ئەم ئۆتۆمبیلە تایبەتە بە ئامێری پێشکەوتوو تەکنۆلۆژیای سەردەم پشکنین دەکرێت لێپرسینەوە لەو کەسانەی کە مادەی کحولی لەژێر کاریگەری مادەی کحولی یا مەینۆشی شۆفێری دەکەن ئەم عیلاقانە کەس نییە بەڵام هەر شۆفێرێک کە شۆفێری دەکات لێخوڕین دەکات ئەگەر بێت و مەست بێت کە مادەی مەینۆشی لەژێر کاریگەری مادەی کحولی ئۆتۆمبیل لێ بخورێت ئەمە لێپرسنەوەی یاسایی بەرامبەر ئەنجام بدرێت ئەمە بۆ چییە بۆ تۆی هاوڵاتی سەلامەت بی ئەو ڕێنماوی یاسانە بۆ ڕەخستنی شەقام بۆ ئەوەی تووشی ڕووداوی هاسۆ نەبێت ئێمە بینیمان لە زیندان لە گرتوخانەی کاتی هەولێر ئەو هەموو ستۆریە هەبوو ئەو هەموو جەریمە کرابوو تاوانت لە ئەنجامی چی لە ئەنجامی ئەوەی ئەو کەسە شۆفێری کردووە لە ژێر تەئسیری مادە کحولیەکان و مەینۆشی مەست بووە تاوانێکی کردووە کەسێکی کوشتووە و تاوانی دیکەش لێ دروست بووە بۆیە ئەمە
درنگانی شەو ئەمە هەموو شەو ئەم هێزە تایبەتە ئەمە ئەرچیتی ئەرچی پاراستنی هاوڵاتیانە هۆشیارکردنەوەیانە ئاگادارکردنەوەیانە ئامۆژگاریکردنیان ئەوە نییە بەس لێرە لێپرسن و یاسایی بکرێت بۆیە نیشاندانی ئەم بابەتە بۆ ئەوەیە هاوڵاتیان زیاتر پابند بن هۆشیارتر بن و ئەوەش نیشانن لێپرسنەوە کەسی ئەمە سزاکەشە قورسە ئەو کەسانی کە پابند دەبن سزایەکی قورس چاوەڕێیان دەکات مە بۆ ئەوەی تۆ پارێزراوە بێت. وەزارەتی ناوەخۆ لە ڕێگەی دامەزراوە پێشکەوتوەکانی لە بەڕێبەرایەتی پۆلیسی هاتچۆ لە سەرجەم شارەکان بە تایبەت شاری هەولێر مەفرەزەی تایبەت و تیمی بەهێزی ڕاهێناوە بۆ لێپرسینەوە لە سەرپێچیکاران و هۆشیارکردنەوەی شوفێران و پاراستنیان کە ئەو تیمانە لەلایەن وەزارەتی ناوەخۆ و هاتوچۆکان پەڵپشتی گەورە دەکرێن بۆ ئەوەی ببن بە فریاد ڕەس و پارێزەری شوفێران و هاوڵاتیان. برا جوانەکە ماندیش بیتن ئەلتیندۆت نییە و سارەی بازوی لە بەوەی هەر ئیجازەکە خصوصیە مەشمولی ئەو سارەی ناکاتن سەنەیت پێیە تەماشا چکەم پاشەوەی درک بۆوە کرا کە ئەو ڕووداوانەی کەوا لە شەوان ڕوویان دەدا تقریبان دەتوانن بڵێم ١٩ ئەو ڕووداوانەی کە لە شەوان ڕوویان دەدا کە دەبنە هۆی زیانی جانی مادی شۆفێر لەژێر کاریگەری مادەی کحولیابوو. بۆیە وەزارەتی ناوخۆ لە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا بە پێکهێنانی هۆبەیەک بە ناونیشانی هۆبەی پشکنینی ئامێری مەینێشی کە ئەو هۆبەیە بە دوواداچوون دەکاتن بۆ ئەو شۆفێرانەیەوە لە ژێر کاریگەری مادەی کحولی شۆفێری دەکات. دەتوانم بڵێم شۆفێر هەر کاتێک کە مادەی کحولی بەکاردێنیتن تەسیر لە مێشی دەکاتن ڕاستەوخۆ کاتێککە تەسیر لە مەشی دەکاتن یەکەمیان ڕفعلی کەم دەبیتن واتە ئەگەر بێت و هەر سارێک بە کتوپڕی لە پێش ڕاستە یان هەر منداڵێک بە کتوپڕی هاتە پێشی ئەوە ناتوانانی وەکو مرۆڤێکی ئەتیادی لاقی لەسەر سکرێتەری بەزین هەگری و یەکسەر لەسەر سکرێتەری دەتوانم بڵێم لەسەر ئیستاب دانێت کاتێک کە بەس پێشە خۆی دەبینیتن بە عەرەبی پێی دەڵێن ڕوئیە نەفەقیە واتە ئەو شوێنانە نابینی کەوا لە تەنیشتن بۆ منە با بڵێم منداڵک لەو لای ڕادێتن سارێک بۆ لای دادێتن ئەوانە نابینیتن. چوارەمیان تەقدیری مەسافات و با بڵێم سرعاتی کەمە چی مایە بگاتە سارێک وا دەزانین داخۆ مەسافەیەکی زۆری مایە بگاتە سارێک یاخود لە سوڕانەوە دەوێت بسوڕێتەوە سارێک بە سرعات دێتن وا دەزانین داخوا سرعاتەکەی کەمە خێرایەکەی کەمە یان بەخۆی بە خێرایکی زۆر سارە لێ دەخۆیتن وا دەزانین داخوا بە سەبری سارە لێ دەخۆیتن. وآخر نقطەش کە زۆر نقطەی زۆر مهمە کە سیقەی ئەمیایی پێ دەڵێن هەر کەسێک کە مادەی کحولی بەکاردێنیتن سیقەیەک پیا دەکاتن وا دەزانی باشترین شۆفێرە بەڵام بالعکسە خراپترین شۆفێرە شۆفێراتی کاتێکە دەکاتن تووشی مەشاکل دێتن لە سەشەقام. خۆشبەختانە هاوڵاتیانی خۆمان دەتوانم بڵێم بەڕێژەیەکی زۆر پابەندی یاساکانی ئێستا بەڵام ئەو هاوڵاتیانەی کەوا لە خوار و یا لە ناوەڕاستی عێراق دێن ئەوانە زۆربەی زۆری لەژێر کاریگەری مادەی کحولی شۆفێری دەکەن بۆیە خۆتان دیتان ئێستا ئەوانەی زۆربەی زۆری لە لایمە جیران یان و مخالەفەیان کردبوو هاوڵاتیانی عەرەب بوو. ئەم لیزەرە بۆ چییە؟ ئەو مەشروب خۆرانەی ئەوانەی کە مەستن شۆفێری دەکەن لەژێر تەسیری کاریگەری مادەی کحولی چی دەکەن لەم مەفرەزانە بۆ ئەوی دەربازیان بێت لەوێ دەوەستن بەڵام تەکنیکێکی نوێ ئەم هێزانە بەکاردێن ئەمە تەکنیکەی باز ناکەین بۆیە هەر کاتێک کە دەیانەوێت فروفێلە بکەن بۆی لە یاسا دەربازیان بێت لێرە دەزانن تەکنیکە نوێیەکەی باز ناکەین بەو تەکنیکە نوێیە دەزانن ئەو کەسە سەرپێچی کارە با بێمە سەر ئەو ئامێرە ئەم هێزە تایبەتە و ئەم بەهۆبە پێشکەوتووە بە ئامێری تەکنۆلۆژیا بەم ئامێرە ئەمە یەکێکە لە ئامێرەکان زۆر ئامێریتر هەیە چی دەکەن ئەم هاوڵاتیە کە شۆفێرەکەیە کە مەستە نمونە دەیانە پشکنی بۆ بکەن ئەو ناتوان لەو گۆڕی بەکابلێ بێت تۆ سەرخۆش و مەستی چی دەکەن ئەمە فووی لەم ئامێرە دەکات لەم ئامێر دەخینتەوە سەدات چەندە دەردەکەوێت کە ئەو کەسات لە ژێر تەسیر و کاریگەری مادەی کحولی شۆفێری دەکات ئەو کاتە بانگ دەکرێت لێرە
سیستەمە ئەم ئۆتۆمبیلە کە دەیبینن ئەم ئۆتۆمبیلە بە ئامێری پێشکەوت و جێژی کراوە تێدا کە پێک هاتووە لێی ئەمە دەسێتە ناوی دەسێتە سیستەم فۆرمی بۆ دەکرێت لەر دەکەوێت چیە کە ئەو کەسە لەژێر تاسیری مادەی کوحولی شۆفێری کردووە پسوولەی پێدەدرێت بەیانی دەچێتە چێندەر هۆبەی دەست بەسداگرتن هەر کاتەکە بیەوێ بۆ ئەوەی مامەڵەکەی خۆی بکات سزایەکی تون چاوەڕێتی ئەم سزایە بۆ چییە؟ حکومەت یاسا کە دەڵێت دەبێت پابەند بیت ئەوەیە تۆ ئارەزوی خۆتە چی دەکەی بەڵام شۆفێری نای بکەیت چونکە لە ئەنجامی ئەو شۆفێریە بەمەستی لەژێر تەئسیری مادەمەینۆشی کوحولیەکان ڕەنگە خێزانێک بکەی قوربان ڕەنگە منداڵێک بە ساڵاتچوویەک خۆشی بۆیە ئەم مەفرەزانە بەردەوامن لە شەقام وە شەوانە لە درێنگانی شەو بە تایبەت ئەمە ئەرچیتیان لەمێ ئەوەشتان پێ بڵێم هاوڵاتیان مژدێوەتان پێ بڵێم ئەم دیاردەی بەکار خواردنەوەی مادە کوحولیەکان لە کاتی شۆفێری بە ڕێژەی باشکەمی کردووە لە ئەنجامی هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ شەو نخوون ئەم هێزانە ئەو مەفرەزانە تا درەنگانی شەو لە ئەرکدا هەرزارە و لە شوێنێک لە ڕێگەیەکی سەرەکی خاڵی پشکنین دادنێن ئەو شوفێری گومانی لێ بکەن پشکنینی مەینۆشی بۆ دەکەن ئەو پشکنینەی لەو ڕێژەیە دیاریکراوە زیاتر بێت شۆفێری سەرپێچیکە ڕوبەڕووی لێپرسنەوەی یاسایی دەبێت شۆفێری عزیز شەقام ملکی گشتیە شەقام ملکی تایبەت نییە وا بزانە شەقام پیادەی لەسرە شەقام ماتۆڕی لەسرە شەقام پاسکری لەسرە شەقام شۆفێری تکەی لەسرە کە شۆفێری دەکاتن بۆیە سەلامەتی ئەو هەمووانە لەسەر ئەستۆی تۆ هەر کاتێک شۆفێری دەکەی نابی مادەی کوحولی بەکاربێنی ئەگەر مادەی کوحولی بەکارهێنا تکایە شۆفێری مەکە